ئامادەی بۆنەیەکی زانستی گرنگ بن. 33 هەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت دەربارەی وەستانی گەشە لە منداڵاندا گرۆث فەیلەر لەم بۆنەیەدا کە لە دوو پانێڵ پێک دێت بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و شارەزا بە شێوەیەکی چڕوورد تیشک دەخێنە سەر چەند بابەتێکی گرنگ. پانێڵی یەکەم بریتی دەبێت لە دەواازەیەک بەڕووی بابەتەکە لە چەند لایەنێکی جیاوازەوە. پانێڵی دووەم باز لە چارەسەری حاڵەتەکە دەکرێت لە چەند ڕوویەکەوە لە پاڵ نوێترین توێژینەوەکان. ئەو بوارانەی کە لەم بۆنێدا تیشکیان دەخرێتە سەر بریتین لە دواکەوتنی گەشە و لایەنی دەماری، هۆرمۆنی و کۆئەندامی هەرس، دواکەوتنی گەشە و کێشەی دڵ لە منداڵاندا، لایەنی نەشتەرگەری لە حاڵەتەکە، چارەسەرکردن و بەڕێوەبردننی حاڵەتەکە، کاریگەری سایکۆلۆژیەکان، هەروەها نوێترین توێژینەوە زانستیەکان لە باوەڕپێکراوترین گۆڤارە زانستیە جیهانیەکان دەخێنە ڕوو. بە بەشداری هەرێک لەم بەڕێزانە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە ڕۆژان نەبەز محەممەد پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان، پرۆفیسۆری یاریدەدەر خالید محەممەد ساڵح پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان، دکتۆر هونەر عوسمان کەریم پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان، دکتۆرە شیلان عەبدوڵڵا محەممەد پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و مێشک و دەماری منداڵان، دکتۆر محەممەد شوکری محەممەد پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان، دکتۆر خالید نەجیب عەلی پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان، دکتۆر دانا مەجید عەزیز پسپۆری وردی نەخۆشیەکانی دڵی منداڵان و نەخۆشیە زگماگیەکانی دڵ، دکتۆر کارزان محەممەد حەسەن پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایک بووان، دکتۆر بیلال عەبدوڵڵا حەمەسەعید پسپۆری وردی نەخۆشیەکانی دڵ و قەستەرەی منداڵان، دکتۆر شوان فەخرەدین عەبدولعەزیز پسپۆری نەشتەرگەری منداڵان و تازە لەدایک بووان، دکتۆرە نیگا شەفیق حەمەڕەشید پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و گەشە و خۆراکی منداڵ، دکتۆرە هیند نافع ئەیوب پسپۆری وردی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس و جگەر و خواردن لە منداڵ، دکتۆر جەعفەر عومەر ئەحمەد پسپۆری دەرونی. بەشداریکردن بێبەرامبەرە لە بەرواری 31 2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت نهۆمی 15 ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەملینکەوە دەبێت. سمارت وەرچەرخانە.